سلاوی خوای گەورەتان لەبێت من مەنسوور باسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بەوەی خۆشەویست لە ڤیدیۆیشتر لەگەڵتانین. ڤیدیۆ ئەمڕۆمان باز لە تایبەتمەندی هیچ موبایلێک ناکەین و پێداچنەوە بە هیچ موبایلێک نییە. ڤیدیۆیەکی جیاوازە باز لەو موبایلانە دەکەین کە بەرزترین ڕێژەی نیت یاخود بەرزترین ڕێژەی ڕووناکیان هەیە کە تاکو ئەم خولەکە بە فەرمی ڕاگەیەنراوە لەلایەن کۆمپانیاکانەوە و پاشکەمێکی تر دەگەڕێنە وڵاتان و باسی گژە موبایلانە دەکەین کە بەرزترین ڕێژەی نیتیان هەیە و دەگەڕێنە وڵاتان. دووبارە سلاوی خوای گەورەتان لەبێت. وەکو خۆتان دەزانن یەکێک لە تایبەتمەندیە هەرە سەرچیەکانی کە لە موبایلدا هەیە یاخود کە بەکارهێنەر لە کاتی کڕێنی موبایل گرنگی پێدەدات ڕوونمایە. بێگومان ئەو تایبەتمەندیانەی لە ڕوونماشدا هەیە چەند بەرزتر بێت لای بەکارهێنەر ئەوەندە گرنگترە. یەکێک لەو تایبەتمەندی گرنگانەی کە لە ڕوونمای هەر موبایلێکدا هەیە پێی دەڵێن نیتس یاخود دەتوانین بڵین ئەو ڕووناچەیە کە کاریگەری لەسەر چاوی مرۆڤ هەیە. نیتز چەند بەرز بێت لە کاتی بەکارهێنان لەبەر ڕووناچی یاخود لەبەر ڕۆژ ئەوە ڕوونماکەمان جوانتر و باشتر دەکەوێت لە چاو ئەو موبایلانەی کە نیتیان نزمە کە لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ هیچ دەرناکەوێت و دەبێت موبایلەکە بخێ ناو چاوت بۆ ئەوەی بتانی ڕوونمای موبایلەکەت بینیت و لەبەر ڕۆژ بەکاری بهێنیت. بێگومان ئەمەش یەکێکە لە تایبەتمەندی هەرە گرنگەکان کە لەلایەن بەکارهێنەرانەوە گرنگی پێدەدێت و بەردەوام سەیری ئەو موبایلانە دەکات کە بەرزترین نیتیان هەیە بۆ ئەوەی ئەو موبایلانە بکرێت و بەکاری بێنێت و کێشەی نەبێت لە کاتی بەکارهێنان لەبەر ڕۆژ. وەرم با پێتان بڵێن ئەو موبایلانە چین تاکو ئەم خولەکە ڕاگەیەنراوە لەلایەن کۆمپانیاکان کە بەرزترین ڕێژەی نیتیان هەیە یان بەرزترین ڕێژەی ڕووناکیان هەیە. بێگومان بەشێک لە موبایلانە لەم ساڵ دەرچوونەوە بەشێک لەو موبایلانەش لە ساڵانی ڕابردوو دەرچوون و مۆدیلەکانیان کۆنا و یەکەم موبایلیش کە بەرزترین ڕێژەی نیتی هەیە موبایلی کۆمپانیای شاومیە کە ئەویش شاومی 13 ئەڵترایە کە بە 2600 نیت پلەی یەکەمی گرتووە تا ئەم خولەکە کە بەرزترین ڕێژەی نیتی هەیە و دووەم موبایلیشمان موبایلی کۆمپانیای ئۆپۆیە کە ئۆپۆ فایند X6 پرۆیە کە بەرزترین ڕێژەی نیتی ئەم موبایلەمان دەگاتە 2500 نیت و دوای ئەویش ئایفۆنی 14 پرۆماکسمان هەیە کە بەرزترین ڕێژەی نیتەکەی دەگاتە 2000 نیت. لە دوای ئەویش دووبارە موبایلێک کۆمپانیای شاومیمان هەیە کە ئەویش شاومی 13 پرۆیە کە بە 1900 نیت دێت. لە دوای شاومی 13 پرۆژ موبایلی کۆمپانیای ئۆنەر دێت کە ئەویش ئۆنەر ماجیک 5 پرۆیە کە بەرزترین ڕێژەی نیتەکەی دەگاتە 1800 نیت. لە دوای کۆمپانیای ئۆنەریش موبایلێکی کۆمپانیای سامسونگمان هەیە کە سامسونگ S23 ئەڵترایە کە ئەمە هەوادارێکی زۆری لە کوردستان هەیە و بەردەوام هەوادارەکانی شەڕیانە لەسەر تایبەتمەندەکانی موبایلە لەگەڵ کۆمپانیا ئەپڵ و لەگەڵ کۆمپانیەکانی تر. گەلاکسی S23 ئەڵترا بەرزترین ڕێژەی نیتی 1750 نیتە کە ڕێژەیەکی دەتوانین بڵێن باشەوە خراپ نییە. لە دوای گەلاکسی S23 ئەڵترا موبایلی کۆمپانیای وەنپڵەس دێت کە وەنپڵەس 9 پرۆیە کە ئەویش بە 1655 نیت کە بەرزترین ڕێژەی نیتەکەیتی و لە دوای وەنپڵەس 9 پرۆش موبایلێکی کۆمپانیای گوگل دێت کە ئەویش پیکسلی 7 پرۆیە کە 1500 نیت بەرزترین ڕێژەیتی کە ڕووناچی لە ڕوونماکە دەردەچێت و لە دوای کۆمپانیای پیکسل دووبارە موبایلێکی کۆمپانیای سامسونگ دێت کە ئەویش گەلاکسی نۆت 20 کە ئەویش بە هەمان شێوە بەرزترین ڕێژەی ڕووناچەکەی 1500 نیتە. لە دوای ئەمیش موبایلێکی کۆمپانیای مۆتۆڕۆلا دێت کە مۆتۆڕۆلا H30 پرۆیە کە بە 1250 نیت کە بەرزترین ڕێژەی ڕووناچەکەیتی و هەروەها لە دوای ئەمیش گەلاکسی زێت فۆڵدی 4 دێت کە بەرزترین ڕێژەی ڕووناچەکەی 1000 نیتە. ئەمەی ئەمەژەمان پێدا تەواوی ئەو موبایلانە بوو کە بەرزترین ڕێژەی نیتیان هەیە تا ئەم خولەکە بۆ ساڵی 2023 ڕاگەیەنراوە واتە بەشێک لە موبایلانی کە ئاماژەمە پێدا موبایلی ساڵانی ڕابردوو بوون و لە ساڵانی ڕابردوو بە فەرمی ڕاگەیەنرابوون و بەشێکیشان کە لە سەرەوە ئاماژەمان پێدا بەرزترین ڕێژەی نیتیان هەیە موبایلەکانی ئەم ساڵ و مۆدیلیان نوێیە. و ئایا بەرزترین ڕێژەی نیت یاخود بەرزترین ڕێژەی ڕووناچی موبایلەکەی تۆ چییە؟ مۆدیلی موبایلەکە و ڕێژەی نیتەکەی لە کۆمنت بنووسە و پێشوێ بچینە کۆتایی ڤیدیۆکە تکایە چەنەڵەکەمان سەبسکرایب بکەن و لایک و شێری ڤیدیۆکانتان بیر نەچێت بۆ ئەوەی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاکەن بۆ ئەوەی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگاداربەوەی چەنەڵەکەمان بەوەی خۆشەویست بگات. تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ هەر سەرفراز بن.